ماوەسا گوێتم لە ڕوونکردنەوەکەی بەشی زیادەڕۆی شارەوانی سلێمانی سەبارەت بە لابردنی و زیادەڕۆیی کە هەبوو باسییان لەوە کرد کە ئێوە لەسەر شۆستە ئەم بەشانەتان دروست کردووە لە بەرامبەر ئەویان لابراوە و ئاماژیان بۆ کرد یعنی نزیکەی 3 مانگە بێ لە مانگی 3ەوە ئێوەیان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکە نەداوە قسەتان چی لەسەر ڕوونکردنەوەکەی شارەوانی و ئەوەی کە ئێوان ئاگادار کردوێتەوە بەڵام ئێوە گوێتان بە ئاگاداریەکەی ئەوان نێوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڵێ جملە درێستە تۆزی پێشێستا کۆمەڵەیەک قسەی تێدا کراوە کە بەڕاستی سەیرە بەنامەوە. یەکەمیان دەڵێت ئەوەی کە سیاج کراوە شەقامی سەرەکیە، ئەوەی کە سیاج کراوە ساحەیەکە هەر لە دێر زەمانەوە کە قیر کراوە بۆ مزگەوتی بەهەشت جێگای وەستانی سیارە بووە، بەڵام لە شارەوانی لە ئەوەلیاتدا کە ئێمە خۆمان بۆ 2-3 ساڵە بەدواوین ینی تاور بۆ شوێنی هیچ شتێک جادە و شت نەبووە، معاملەمان بۆ کردو چوینتە دایرەی کارەباش و ئەوان توانە تاور و شتیش نەماوە، جێگای ئەوەش نەماوە. ئەو معاملانەی ئێمە کردووە لە یەک دانەشدا نەوتراوە ئەوە شەقامە، چونکە 3 ساڵە خۆمان بەدوای ئەم مەوزوعە داوین. دووەمیان دەڵێ ژوورەکان لەسەر شەقام دروست کراون، دوای ڕاستی دەکاتەوە دەڵێ لەسەر شۆستەیە و شەقامەکەشی داگیر کراوە. من دەڵێم وەڵاهی نە شۆستەیە و نە شەقامیش داگیر کراوە، شۆستەکەمان جێهێشتووە، کەشت فڕنێکە لە تەنیشت فڕنێکە لە تەنیشتی فڕنێکە ژوورەکە کە دروست کراوە نەک شۆستە بێ، شۆستەکە ئێستاش جێماوە دەشتوانن دوایی بچن ڕسمی بگرن، کەواتە نە شۆستەیە نە شەقامیشی پێوە داگیر کراوە هی ژوورەکە. ئەمە دووهەم شتیان کە باسییان کرد. وەروەها دەڵێ دوای ئەوەی 2-3 جار ئاگادار کراونەتەوە، ئەمە کەی تاریخەکان بۆ خۆیان باسییان کردووە دەڵێ 33 و 4 ئەمە کەی براکەم پێش ڕەمەزانە. دوای ئەوەی کە ئاگادارکردنەوە کە هیچی بەدەست من نەگەیشتووە، بەڵام بە هەر حاڵ کە خەبەرم پێگەیشتووە شارەوانی هات جەمەلۆنەکانی بردووە، من خۆم ڕۆیشتم لەگەڵ مامۆستا عەبدولحەق کە ئەو بەڕەسمی نانی ئیمامی مزگەوتەکەیە، چوین بۆ شارەوانی ئێرە وە قسەمان لەگەڵ کردن. تم کاکی گەنێمە ئەم دووشتەمان کردووە، ئەو ساحەیە کە تەنها کراوەتە شوێنی فرۆشگا و سیارە وەستاندن دەمانەوێت بۆ نوێش خوێندن ئیستیفادەی لێ بکەین. سیاجەکە ڕسمەکانیمان هەمووی گرتبوو، هی ژوورەکەش نیشانماندا، وتی مامۆستا بۆ سیاجەکە دەستان خۆش بێ، شتێکی زۆر جوانە، من لەگەڵتانم، هیچ کێشەتان نییە، بەڵام ژوورەکە دەبێت ڕایگرن. ئەوتە دوای ئینزارمان بۆ هات، وتم بەسەر چاو. لەو ڕۆژەوە دارمان لەسەر بەردانە ناوەتەوە، بڵێ هاتوین خشتەیەکی ترمان کردووە، یەک ئیشی تیا کراوە، هیچ ئیشمان تێدا نەکرد، ڕامان کرد لەسەر قسەی ئەوان بە ئومێدی ئەوەی کە موافقە حاصل کەین بە یەکجاری لێمان بگەڕن و بەردەوامیش بووین لە هەوڵدان. و پەناڵەکانیش کە بردیان هەر لای خۆیانە، چی من تۆ یەکەش کەما بوو، من زایم کردامە مزگەوتەکانی تر بۆ ینی بەڵگە لەسەرەوەی کە ئێمە هیچمان نەکردووە، نهاتوین دروستی کەینەوە، و ئەو شوێنەش ڕێڕەو نییە و شوێنی گشتی خەڵک نییە بڵێن وەڵا ڕێمان لە خەڵک گرتووە، خەڵک پەچی کەوتووە نازانم چییە، شوێنێکی مردووە لە تەنیشت سەمونخانەیەکە کە هیچ نەڕێی خەڵکی لەسەر نەڕێی سیارەی لەسەرە، ڕامان گرتووە بە ئومێدی ئەوەی بەشک و موافقە بکەن. وەکو خۆشی برای بەڕێزەی تەجاوزات کە دەڵێ لێتان ناشارمەوە زیادەڕەوی زۆرە لە سلێمانی، ئەیدە زۆرە وتمان بەشک وەکو ئەو زۆرە جارێک تێکی نەدەن کاولی نەکەن تاوەکو ئێمەش موافقەکە بە یەکجاری وەردەگرینەوە، بەهەرحاڵ نەوەستاون دیارە تێکیاندا. کەواتە ئەمەش خاڵێکی تر کە بەو شێوازە نەبوو. ئەوەی کە لە هەمووی گرنگترە دەڵێ چی، ئێمە ئەوەی کە مزگەوتەکانەوەتە هەمووی زەوی شارەوانیمان داونەتێ و مامۆستا بۆ خۆی چاک دەزانێت کە نوێژ و خواپەرستی لە شوێنی زیادەڕەوی دروست نییە، ئاەت و حەدیسی لەسەرە. یعنی ئەو دێ من فێر دەکات، ڕێزم بۆیان هەیە، فێرم دەکات کە ئەو شوێنت نوێژی تێدا دروست نییە. شتێکەیە لە شەرعدا پێ دەترێت ئەراضی مغتەسەبە، زەوی داگیرکراوی خەڵک، زەوی داگیرکراوی خەڵک، بەڵێ من بێم زەویەکی تۆ داگیر کەم، تۆ زەویەکی من داگیر کەی، من زەوی کاک ئاری داگیر کەم، بەڵێ نوێژی تێدا دروست نییە. بەڵام ئەوە زەوی مڵکی خەڵگنی، ئەو مڵکی لە ئەسڵدا زەوی مڵکی خوای پەروەردگارە، خوای گەورە ئەو زەوی دروست کردووە، ئێمەش بۆ ماڵی خوامانە نەک بۆ ماڵی خۆمانە. ئێستا بە حرامی دانێت کە سوزدەی تیا ببرێ بۆ خوا، نوێژی تیادا بکرێ بۆ خوای پەروەردگار، بە ئەڕضی مغتەسەبە تەشبیهیکە، ئەمە با فێری شەریعەت و دین ناسیمانە کە خۆمان جاتر لێ زانین. بۆیە
ئەم مۆزوع بۆ شێوازە نییە و ئەوەی کە گلەیمان لێ لە چی براکەم ئێتۆ ئەوەتە تاریخەکان خۆت دەیڵی سێ لەگەڵ چواری چوار باش ئەمانە پێش ڕەمەزانیانە پێش ڕەمەزانە و لە شارەوانی ئێرەش ڕۆژهەڵات پێیان وتین کە سیاجەکە مشکلەتان نییە شتێکی جوانتان کردو دەستان خۆش بێ لە جیاتی ئەوەی ببێتە شوێنی عەرەبانە و شوێنی یعنی ببێتە فرۆشگایەک ئێوە شتێکی جوانتان کردووە و جوانیەکە بۆ شارەکە و نوێژی تێدا دەکرێت دەست ناخۆش بێت کەچی ئەوە دووسێ مانگ ڕۆی مانگی ڕەمەزان ڕۆی دوای ڕەمەزان مانگێکی تر ئەو مانگی سێم دەڕوا ئێستا کوت و پڕ فەجئەتەن بە شۆفڵ هاتن کاولیان کرد تێکیاندا باشە ئەوەلەن سیاجەکە ئێمە شەفەی موافقەمان وەرگرتووە لە سەرۆکی شارەوانی ئەگەر ئێوە حسابی هیچ بۆ سەرۆکی شارەوانی خۆتان نەکەن گلەی بۆ لە ئێمە دەکەن دووهەمیان ئەو شێوازە تێکدانە و بەو کت و پڕیە هیچ نە ئینسافە نە مەنطقە نە ویجدانە و نە کوردایەتیشە بۆچی ئەخلاق و ڕسەنی کوردەواری ئەوانیە بە شۆفڵێک وەکو حیزبی بەعز هەڵکوتیتە سەر مزگەوتێک و کاولیکیت کە دەڵێ مزگەوتنی ئەی ماڵی منە چون سیاجم بۆ ماڵی خۆم کردو من شوێن دەستنوێژ و شوێن مردو شۆڕم بۆ خۆم کردووە یا بۆ مزگەوتە بەڵێ مزگەوتە نوێژی لێ دەکرێت هەر کەسێ دوو چاوی هەبێ ببینێ دەبینێ ڕەمەزان نزیکی 10,000 کەس لەوە نوێژی کردووە خۆ من بۆ کوێم کردو بۆ ماڵی خوا کراوە کەواتە براکەم یعنی ئەم مەوزوعە بۆ شێوازەنەی کەوان باسی دەکەن هەر نەبوایە کە هەر مصرن لەسەر ئەوەی کە شوێنە تەجاوزاتەکانی تریان پێتێک نادرێ بەڵام ئەوەیان پێتێک دەدرێ باشە کاکە ئێمە دوێنێ بەبەر چاویانەوە وەستاوم بەڵام بێدەنگ وەستاوم هیچ من چی بڵێم لەگەڵ حکوومەت چیم پێ دەکرێ من هەر نەبا هاتووی مامۆستاوە خۆت لێرەی تا ئێستا ئێمە کە هاتوین و سێ و چواری چوار هاتوین تۆمان نەبینی و بدەنی ئێستا ئێمە خۆمان هاتوین مامۆستا زەحمەت نەبێت تا 2 سەعاتی تر ئەم سیاجە هەڵوەشێنە 130 وەرەقەی لێدراوە بە خێر و سەدەقە لە موسڵمانان کۆکراوەتەوە 130 وەرەقەی لێدراوە 2 سەعات مۆڵەتتان دابامێ بۆ ئەوەی هەڵیوەشێنمەوە وانێ براکەم بۆچی بە دیار منەوە کە من وەستاوم هیچ ڕێزێکتان بۆ دانەنای هاتن بە شۆفڵ تێکتاندا چۆن تێکدانێکیش سەیری ئاسنەکان کەن محەجەرەکان کەن چۆن تێک دراوە یعنی وا خوار کراوەتەوە کە کەڵکیەوەی نەما بیفرۆشیتەوە دینارێک بۆ مزگەوت بکاتەوە کە ژوورەکەیان تێکدا ئەوە کاول کراوە تێک دراوە ڕووخاوە ئەنجا شۆفڵەکە دەچۆوە سەری ئاسنەکان خوار کاتەوە بۆی ئیسیفادەی لێ نەکرێت ئەم شێوە دڵندانەیەتیە لەوە ناچێت کە یعنی بیریان کردبێتەوە ماڵی خوار لەوە ناچێت حەقیقەتەن لەوە دەچێت بیریان کردبێتەوە دوژمنێکی سەرسەختی کووردە کە وڵاتی میلەتی کوردی داگیر کردووە ئێستا دەرفەتیان هێنا بچن تێکی دەن هەجی نەبراکەم یعنی بەس پێتان وتوان ئەو ڕۆژە یا کە تێکیشتان دەدا یعنی بە ئەسلوبێکی خۆی دای من بینی ومانە کاکە لە سەردەمی حیزبی بەعسەوە جاران کە دەهات شوێنێک تێکدا تەجاوز بوو نوکە شۆفڵێکیان لێ دەدا لایەکیان لێی دەڕوخاند یعنی تەواو تێبگە ئەوە نابێت تەواو بکرێ کابرا بۆ خۆی دێت تێکێدا بۆی کەلوپەلەکەی نەفەوتێت و تێک نەچێت باشە ئیمە هیچیان لەگەڵ ئەمە نەکرد بەلو شێوازە ئێستا ئێوە چێ ڕێکارێکی یاسایی یان من ساڵایە تۆمارەکەن خاڵە باشە خاڵی تریشم ماوە لە ڕوونکردنەوەکەی دوێنەی شارەوانی لە سەرەتا دەڵێ مامۆستا و توێتی ژوورێکە بۆ شوێن دەستنوێژ و مردوشۆرینەوە دوورە لە ڕاستی دوایش ڕوونکردنەوەکەی خۆیانیان بە ئیسنسا بە کۆپی داناوە کە علاساس ئینزاری منیان کردووە دەڵێ ئەو ژوورەی کە بۆ مردوشۆرن دەیکەن ڕایگرن مەی ئێتۆ خۆ قسەی خۆتە هەڵوەشاندەوە نهایەتی قسەکەت کتابەکەت قسەکەت هەڵدەوەشێنەوە ئەی من بۆچی کردومە بۆ مەلهاکان کردومە ئەوێ بۆچی کردومە ینی بۆ شوێنی مردوشۆرنە دیارە شوێنی دەستنوێژگرتنە دەڵێەوەی کە مامۆستا دەڵێ شوێنی مردوشۆرنەوە دوورە لە ڕاستی خۆشی لە خوارەوە کتابێکی تایە دەڵێ ئەو شوێنەی کە بۆ مردوشۆردن و دەستنوێژ دەیکەن ڕایگرن کەواتە قسەکە دژ بەیەکە بەهەرحاڵ مامەڵە لەگەڵ ماڵی خوانە دەبووە کرابە کە بڵێ ئەخرەمە جارێ موافقەی ڕسمیتان وەرنەگرتووە خراپێتە سەر مزگەوت ئێمە دەڵێن واقع فەرزی کردووە کە مزگەوتە چی بکەین کەمەش دەبووە شانازی پێ بکەن ئەگەر گۆرانی بێژێک ئەگەر ممەسیلێک ئەگەر هونەرمەندێک ئەگەر لاعیبێک ئەگەر ڕاقیسەیەک لە شاری سلێمانی ناو دەرکە شانازی پێ دەکەن
بەڵام مزگەوتی بەهەش لە شاری سلێمانی لە بەسڕا و لە بەغدا و لە دوهۆک و لە زاخۆ و لە هەولێرەوە خەڵک بۆی دێ بەوەیان بەداخەوە ئەوە دەبێت تێک درێمە جوانی شاری تێکدا و وەزعەکەی ئاڵۆز کردووە. ئێمە گلەی ئەومان لێ براکەم، من ناڵم من نەهاتووم بڵێم وەڵا کاکە تەواو ئێمە موافقی 100% وەرگرتووە. نا من وتومە کاکەگە هاتوین خۆم هاتووم دانیشتم لەگەڵ شارەوانی وە 3 ساڵیشە کتابونا کتابکم خەریکین واتان لێ نەکردبە تۆزێک مەجارتان دابە بە ڕێزەوە تێکتان دابە ئینزارێکتان کردبین دوێنێ پێش ئەوەی کە شۆفڵی بێنە سەر هەر ئەوە گلەیەکانمانە براک. ئەمما چیەکەین ئێمە دوێنێ مەسئولی مەڵبەند کاکجەزا هاتووە سوپاسی دەکەین و کاگاواتی قایم تەلەفۆنی کردو سوپاسی دەکەین داوای ئەوەی کردووەکە ئێستا لەمە دووە بچینە پێشەوە بەشک و مۆڵەتمان پێ بدەن کە گەورەیکەین ناوی قەرەبوو ناکەن وەڵی براکەم کێشەکە لە قەرەبوو دانیە کێشەکە لە قەرەبوو دانی ئەوەی کە پێمان ناخۆشە و لەسەر دڵمان گرانە یعنی ئەدەبیەن لەگەڵ شوێنێک کە بۆ ماڵی خوابێ ئەدەبیەن زۆر ناشیر نەکرا بە شۆفڵە کاول کرێ ئەوە زۆر ناشیرنە یعنی دوو جۆر ناڕەحەتیە ناڕەحەتیەک مادیە ناڕەحەتیەکیش معنەویە یعنی لە شاری سلێمانیدا بەرامبەر بە مزگەوتێک ئەو کارە بکرێت خۆش نییە زۆر ناخۆش ئەوە گلەیمانە براکە ئەوەی کە